سلام علیکم سڵاوتان لە خوێندکارانی عەزیز هاتینەوە بەشی دووەم بابەتی ئەدەب. ئەمیش سی پرسیارە با بڕۆین بزانین پرسیارەکانی ئەم جارەمان چی. ئەمانە پرسیارە وزارەکانن کە دانراون. ئێستا یەکەم پرسیارمان ئەڵێ لایەنێکی ڕوخساری شێعری لە قۆناغی 39 بۆ 58 تا گرنگی پێدراوە بریتی بۆ لە چی؟ ئەی وێنەی شێعری، بی کێشی شێعری، سی زمانی شێعر، دی قاڵبی شێعر. لە 39 بۆ 58 تا زمانی شێعر گرنگی پێدراوە، سی وەڵامێکی دروستە. پرسیاری دواترمان ئەڵێ یەکێک بوو لەو شاعیرانەی کە لە هۆنراوی کاروانێمە بە سوودوەرگرتن لە فۆلکلۆری کوردی زمانی شێعری قۆناغی 39 بۆ 58 دەوڵەمەندتر کرد. ئەی کامران موکریە، بی گۆرانە، سی دیلانە، دی قەدریجانە. واتە کاروانێمە شاری کیە؟ کاروانێمە شاری قەدریجانە، دی وەڵامێکی دروستە. پرسیاری سێم ئەڵێ ئەو دەوڵەمەندیی زمانی شێعری لە قۆناغی یەکەم لەلایەک و فراوانبوونی ئاسووی بەردەم ئەندێشە بۆ هۆی گۆڕانی ئەی قاڵبی شێعر، بی وێنەی شێعر، سی کێشی شێعر، دی زمانی شێعر. فراوانبوونی بەردەم ئەندێشە پێم وابێ وێنەی شێعریە، بی وەڵامێکی دروستە. پرسیاری چوارم ئەڵێ قەدریجانێکێک لەم هۆنراوانەی نووسیوە. ئەی ئەیکچەشوان، بی قەڵاچۆی دوژمن، سی کاروانێمە، دی ڕێگەی خەبات. کاروانێمەی قەدریجانە، سی وەڵامێکی دروستە. پرسیاری پێنجەم ئەڵێ لە قۆناغی بۆشایی سرود بەرەوپێچوونێکی بەرچاوی بەخۆوە بینی هەروەک لە شارەکانی پیرەمێردا دەرەکەی. کاکەش پیرەمێرد شارەکەی نەورۆزە، حەسەن زیرە کردووەتی بە گۆرانی هیچ کوردێک نییە ئەوە نەزانێ ئەم ڕۆژی ساڵی تازەی نەورۆزاتەوە. و پیرەمێرد شاعرێکی کۆنا، قۆناغی 39 بۆ 58 ئەی وەڵامێکی دروستە. نەورۆزێکێک لە شارەکانی کێ؟ بی پیرەمێرد وەڵامێکی دروستە. ئەم پرسیارانە ئاسانە بووی بە لەسەری ڕانەوەستین. پرسیاری حوتەم ئەڵێ شاری کوردی بە شێوەیەکی گشتی لە ڕووی تەکنیک و ناوەڕۆکە و هەڵقوڵاوی ناوجەرگی کۆمەڵی کوردەواری بووە لە قۆناغی چەنە؟ واتە شاری کوردی لە ڕووی تەکنیک و ناوەڕۆکە و هەڵقوڵاوی ناوجەرگی میلەتی کورد بوو لە چی قۆناغێکە؟ 39 بۆ 58 بی 58 بۆ 7 سی 7 بۆ 65 دی 75 بۆ 91. وەڵامی ئەی وەڵامێکی دروستە، 39 بۆ 58. پرسیاری هەشتم ئەڵێ شاری کوردی لە قۆناغی 39 بۆ 58 بە شێوەیەکی گشتی لە ڕووی بۆشاییەوە هەڵقوڵاوی ناوجەرگەی کۆمەڵی کوردەواری بوو. واتە لە ڕووی چیەوە؟ ئەی تەکنیک، بی ناوەڕۆک، سی ڕوخسار، دی تەکنیک و ناوەڕۆک. دی وەڵامێکی دروستە، لە ڕووی تەکنیک و ناوەڕۆکەوە هەڵقوڵاوی ناوجەرگەی میلەتی کورد بوو. پرسیاری نۆیەم ئەڵێ لە قۆناغی 39 بۆ 58 گوزارشتێکی ڕاستەقینەی لە ژیانی ئاسایی خەڵک کردووە. ئەی ڕۆمان، بی چیرۆک، سی شەعر، دی پەخشان. هەرکە باسی 39 بۆ 58 کرد گزارشتی ڕاستەقینە لە ژیانی خەڵک کردووە و چی شتێکە؟ شەعرە، سی وەڵامێکی دروستە. پرسیاری دەیەم ئەڵێ دوو ڕووداوی سیاسی گرنگ لە عێراقدا پەیوەستە بە مێژووی ڕێڕەوی شێعری لە قۆناغی چەنە؟ ئەم پرسیارە زۆر گرنگە، زۆربەی زۆر ساڵەکانی هاتووەتەوە. ئەی 1939 بۆ 58 بی 58 بۆ 7 سی 7 بۆ 75 دی عفو 75 بۆ 91. وەڵامی دروست 58 بۆ 7 دوو ڕووداوی سیاسی گرنگ لە عێراقدا پەیوەستە بە مێژووی ڕێڕەوی شێعری لە قۆناغی 1958 بۆ 7. پرسیاری یانزەیەمان ئەڵێ ئەو ڕووداوە ڕامیاریە ڕاستەوخۆ بە شێوەیەکی دیار کارتێکردنی هەبوو لەسەر باری ڕووناکبیری و ئەدەبی کوردی لە کورسانی عێراقدا لە ساڵی 1961. ئەی شۆڕشی ئەیلول، بی بەیاننامە 11 ئازار، سی گروپی ڕوانگە، دی شۆڕشی گەلاوێش. 1961 شۆڕشەکە ئەیلول بوو، لە بابەتی مێژووشە هەیە کاروتی 1961 شۆڕشی ئەیلولە، ئەی وەڵامێکی دروستە. پرسیاری دوانزە ئەڵێ شاری کوردی ڕاستەوخۆ دەنگی خۆی خستە پاڵ ئامانجەکانی شۆڕش هەر لە سەرەتای بەرپابوونی ئەی شۆڕشی ئەیلول، بی بەیاننامە 11 ئازار، سی گروپی ڕوانگە، دی شۆڕشی 14 گەلاوێش. شاری کوردی پێم وابێ ئەمەیان شۆڕشەکەی 14 گەلاوێژە ڕاستەوخۆ دەنگی خۆی خستە پاڵ ئامانجی شۆڕش هەر لە سەرەتای بەرپابوونی شۆڕشەکەی ئەیلولە و شۆڕشی 14 گەلاوێژە، دی وەڵامێکی دروستە. پرسیاری سیانزە ئەڵێ چی جۆرە شعرێک ڕاستەوخۆ چووە ناو بازنەی شۆڕشی 14 گەلاوێژەوە؟ ئەی ڕامیاری، بی بەرگری، سی یاخی بوون، دی بەرەنگاری. چی جۆرە شعرێک ڕاستەوخۆ چووە ناو بازنەی شۆڕشی 14 گەلاوێژەوە؟ پێم وابێ شعری ڕامیاریە، ئەی وەڵامێکی دروستە.
پرسیاری چواردە ئەڵێ کۆمەڵێ دەقی شێعری کوردی لە سەرەتای شەستەکانی سەدەی ڕابردوودا ڕەنگ پێدەرەوەی نائومێدیبوونی کورد دەردەخەن بەرامبەر بەچی؟ ئەی بەیاننامە 11 ئازار، بی شۆڕشی گەلاوێژ، سی شۆڕشی ئەیلول، دی گروپی ڕوانگە. پێم وابێ ئەمەیان شۆڕشەکەی گەلاوێژە. بی وەڵامێکی دروستە. پرسیاری 15 ئەڵێ ئەو هیوایی کە کورد بە شۆڕشی گەلاوێژی هەبوو هەرزوو چی لێ هات؟ ئەی پووکایەوە، بی نەهاتە دی، سی هاتە دی گەشەی کرد. پێم وابێ ئەیە هەرزوو پووکایەوە ئەو هیوای بە شۆڕشی گەلاوێژ هەیان بوو پووکایە. پرسیاری 16 ئەڵێ لەگەڵ سەرهەڵدانی شۆڕشی ئەیلولی 1961 دا شێعری کوردی ڕاستەوخۆ چووە ناو ئەی کێشەی ئافرەت، بی کێشەی کۆمەڵایەتی، سی سەنگەری پێشمەرگە، دی جوانی سروشت. لە 61 شەعری کوردی ڕاستەوخۆ چووە ناو سەنگەری پێشمەرگەوە. زۆر جاریشان پرسیارە هاتۆتەوە سی وەڵامێکی دروستە. پرسیاری 17 ئەڵێ شێعری کوردی چووە ناو سەنگەری پێشمەرگەوە لەگەڵ سەرهەڵدانی ئەی شۆڕشەکەی ئەیلولی 61، بی گروپی ڕوانگە 71، سی شۆڕشی چواردەی گەلاوێژی 66، دی بەیاننامە 11 ئازاری 71. ئەی وەڵامێکی دروستە شۆڕشەکەی ئەیلولی 61. پرسیاری 18 ئەڵێ سیمای هەرەدیاری ناوڕۆکی شێعری کوردی لە قۆناغی 58 بۆ 7 مەبەستی بۆشایی بوو. ئەی کێشەی ئافرەت، بی کێشەی چینایەتی، سی کۆمەڵایەتی، دی ڕامیاری. وتمان 39 بۆ 58 وەسفی ئافرەتە، بەڵام 58 بۆ 7 چییە؟ پێم وابێ کێشەی چینایەتیە کۆمەڵایەتی ئەو دوانەی کیتی وەڵی دڵنیا نیم. سیمای هەرەدیاری پێم وابێ وڵای ڕامیاری و نەتەوایەتیەوە بزانم. ڕامیاری و نەتەوایەتی وەڵامێکی دروستە. پرسیاری 19 ئەڵێ لە شێعری کام شاعیر بەشداری ڕاستەوخۆ شێعری کوردی لە شۆڕشدا شان بەشانی پێشمەرگە دەرەکەوێت؟ ئەی گۆران، بی قەدریجان، سی هەژار مکریانی، دی عەبدوڵڵا پەشێو. شێعرەکە هەژار مکریانیە هۆسفی باسی کورسانەکە. هەژار مکریانی وەڵامێکی دروستە. هەژار مکریانی ڕاستەوخۆ بەشداری، ئەمە پرسیاری 20ەمە. هەژار مکریانی ڕاستەوخۆ بەشداری شێعری کوردی لە شۆڕشدا شان بەشانی پێشمەرگە دەردەخات لە شێعری چییە؟ واتە شێعرەکەی هەژار مکریانی چییە؟ ئەی نیشتیمانی کورد، بی بێشکەی مناڵ، سی سەربازی ون، دی ڕووباری خوێناوی. بێشکەی مناڵ دووەمدانە ئی مامۆستا گۆرانە، سەربازی منی عەبدوڵڵا پەشێوە، ڕووباری خوێناوی جەمیل ڕەنجبەرە. شاری نیشتیمانی کوردە. نیشتیمانی کورد بەرز و پیرۆزی سوێندت پێ ئەخۆم بەسەر بەخۆیت بە گیان و بە ماڵ. ئەی وەڵامێکی دروستە. ئەو کراوە بە سرودێکی نیشتیمانی بەوە بیرتان نەچێتوان لە یوتیوب گوێ لێ بگرن. پرسیاری 21 ئەڵێ شاعرانی کورد لە قۆناغی 58 بۆ 7 باوەشیان بۆ خەباتی گەلانی تری مافقوڕاو کردەوە هەروەک پشگیری لە شۆڕشی گەلی جەزایی لەلایەن کێوە؟ ئەی گۆران، بی کامەران مکری، سی دیلان، دی قەدریجان. ئەمەیان پێم وابێ کامەران مکریە لە 58 بۆ 7 لە شۆڕشەکەی جەزائیرە. پێم وابێ کامەران مکری ئەگەر هەڵە نەبم. بی وەڵامێکی دروستە. سیمای هەرەدیاری ناوەڕۆکی شێعری کوردی لە قۆناغی 39 بۆ 58 مەبەستی بۆشایی بوو. ئەی ڕامیاری و نەتەوایەتی، بی ئاینی، سی چینی هەژاران، دی ئافرەتان. ئەمە پرسیاری 22مە. پێم وابێ 39 بۆ 58 ئەی ڕامیاری و نەتەوایەتی من ئەی هەڵەبژێرم دڵنیاش نیم. ئەی وەڵامێکی دروستە. پرسیاری 23 ئەڵێ لەگەڵ سەرهەڵدانی شۆڕشی ئەیلول شێعری کوردی سوورتر جەختی لە مافی بۆشایی دەکردەوە. لەگەڵ سەرهەڵدانی شۆڕشەکەی ئەیلولە شێعری کوردی جەختی لە چیە کردەوە؟ ئەی ڕامیاری و نەتەوایەتی، بی کۆمەڵایەتی، سی ئافرەتان، دی چینی چەوساوە. من هەر ئەی هەڵەبژێرم ڕامیاری و نەتەوایەتی وەڵامێکی دروستە. پرسیاری 24 ئەڵێ شاعرانی کورد لە قۆناغی 58 بۆ 7 باوەشیان بۆ خەباتی گەلانی تری مافقوڕاو کردەوە هەروەک پشگیری لۆمبابۆی کۆنگۆ لەلایەن کێوە؟ پشگیری لۆمۆمبای کۆنگۆ لەلایەن کێوە؟ ئەم هەرکە ئەم نووسینەی هێنا ئەم ناوەی هێناوتی لۆمۆمبای کۆنگۆ باسی کۆنگۆی کرد. ئەمە کۆنگۆ دیلانە. بەڵام دوو پرسیار پێش ئەمە هەمان پرسیارە بەس شارەکەی تیانە شوێنەکەی تیانە. ئەگەر باسی ئەوەی کردەوە کامەران مکریە، بەڵام کەوتی لۆمۆمبای کۆنگۆ لە 58 بۆ 7 ئەمەیان دیلانە. ئەی دیلان وەڵامێکی دروستە. پرسیاری 25 ئەڵێ زمانی شێعری لە قۆناغی 58 بۆ 7 لە چوارچێوەی مەبەستی بۆشایی دەسوڕایەوە. واتە زمانی شێعری لە 58 بۆ 7 لە دەوری لە چوارچێوەی چی ئاسوڕایەوە؟ ئەی خۆشەویستی، بی سروشت، سی ڕامیاری، دی کۆمەڵایەتی. وەڵی ئەلەمایانە دڵنیا نیم، بەڵام با ڕامیاری بێ 58 بۆ 7. ئەگەر ئێستا 39 بۆ 58 بۆیە یا خۆشەویستیم لێ یا سروشتم لێ، بەس کەوتی 58 بۆ 7 من ڕامیاری لێیە. سی وەڵامێکی دروستە.
پرسیاری 26 ئەڵێ سۆزی شاعیران لە ماوەی نێوان ساڵانی 58 بۆ 61 هەڵگری سیمای بۆشایی بوو بەرامبەر بە شۆڕش و ئومێدی بەدیهێنانی مافەکانی گەلی کورد. ئەی ناومێدی، بی خۆشی و شادی، سی خەم و ناخۆشی، دی خۆشی و ئازادی. سۆزی شاعرانی کورد لە ماوەی نێوان ساڵانی 58 بۆ 61 هەڵگری سیمای چی بوو؟ من بی لێدەم خۆشی و شادی بوو یا ناومێدیە خۆشی و شادی؟ وەڵامی دروست بی بوو خۆشی و شادی. پرسیاری 27 ئەڵێ شعری بەرگی خەم و پەژاری پۆشی لە ماوەی نێوان ساڵانی 61 بۆ 70. ئەی زمانی شعر، بی وێنەی شعر، سی ڕوخساری شعر، دی ناوەڕۆکی شعر. بەرگی خەم و پەژاری پۆشی لە 61 بۆ 70 من یا وێنەی شعریە یا زمانی شعری. من وێنە لێدەم، بی لێدەم وێنەی زمانی شعرە بەداخە ئەومان هەڵەبوو. پرسیاری 27. پرسیاری 28مان ئەڵێ بەوەی خەباتی گەلی کورد و سەرکەوتنەکانی پێشمەرگە زمانی شعری بەرەو هەڵگرتنی شەقڵی بۆشایی ڕۆشت. ئەم پرسیارە زۆر جا هاتووەتەوە. ئەی یاخیبوونە، بی سەربەستیە، سی ڕامیاریە، دی بەرەنگاریە. بەهۆی خەباتی گەلی کوردەوە سەرکەوتنەکانی پێشمەرگە بەرەو هەڵگرتنی شەقڵی بەرەنگاری ڕۆشت، دی وەڵامێکی دروستە. پرسیاری 29 پێش کۆتای ئەڵێ شعر لە ماوەی ساڵانی بۆشایی مەبەستی گەیاندنی پەیام بوو. لە 58 بۆ 61، لە 61 بۆ 70، لە 70 بۆ 75، لە 75 بۆ 91. مەبەستی گەیاندنی پەیام بووە. من 50 وەڵای دڵنیانی من 70 بۆ 75 لێم بەداخە وەڵامی دروست 61 بۆ 70. پرسیاری 30 کۆتای ئەڵێ شعری کوردی لە قۆناغی 58 بۆ 70 لە ڕووی کێش و سەرواوە پەیڕەوی کێش و سەروای بۆشایی کردووە. ئەی ئازاد، بی بەرگەی مەسنەوی. ئەو پەنجە چیە بەرگەی پەنجەوی و مەسنەوی؟ سی عروزی عەرەبی و سەروای نوێ، دی خۆماڵی و سەروای گرتو. لە 58 بۆ 70 پێم وابێ بەرگەی مەسنەویە، بی وەڵامێکی دروستە. لە کۆی سی پرسیار دوو دانەمان هەڵەیە. ئەو دوو دانەمان هەڵەبوو بزانین چییە؟ ئەمەیە شعر بەرگەی خەم و پەژاری پۆشی. پرسیاری 27 لە ماوەی نێوان ساڵانی 61 بۆ 70 چی شتێک؟ من وێنەی شعری هەڵبژار بەڵام وەڵامی دروست زمانی شعرە. پرسیاری 29مان هەڵەبوو ئەڵێ شعر لە ماوەی ساڵانی بۆشایی مەبەستی گەیاندنی پەیام بوو. من 70 بۆ 75 هەڵبژار بەڵام وەڵامی دروست 61 بۆ 70. ئازان و خۆشەویستانی ئێمە، ئەمە بەشی دووی بابەتی ئەدەب بوو. ئینشەڵڵا بەشی سێش دانێم تا ڤیدیۆکی تر و تا کاتێکی تر. هیوای سەرکەوتنتان بۆ خوازم. خوای گەورە هەمووتان سەرکەوتوو بکات و کارتان بۆ ئاسان بکات. خواحافیزتان بێ.